بەخوای ئەگەم معاش نەدرێرەوە چۆ لێی بەس ئێستاوە 2 ڕۆژە معاش درێ کچەک بازارەکە جوولەی تێکەتە 2 مانگ زیاتر لە معاشی وەرنەگرتیە هەردوو لێ بەس زۆری عارەب باشتر لۆمە وەرە بەرچ خۆم تێوشاندە بزە مای چەندی فرۆشتیە بینەرانی پایتەخت میدیا ئەم کاتتان باش پایتەخت میدیا ئەمڕۆ لە لەنگەی هەولێرە دەمانەوێت بزانین بە شێوەیەکی گشتی چێنەوانەی سەردانی لەنگەی هەولێر دەکەن دەمانەوێت بزانین جیاوازی لەنگە لەگەڵ شوێنەکانی ترسیە و دەمانەوێت بزانین نرخی شت و مەگ لێرە چۆنە لەگەڵمان بوو. والله باسی بازار لۆ بکەم باسی بازار ئەو قەرەبارغە زمەی دێ بەس خەرک زۆربەی ها بەس لۆ جەو گۆڕینەکەی هاتیە هەمووی ئێستا پرسیار لێ بکە 2 دینار لێ بەرچی دانیە 2 مانگ زیاتر معاشی وەرنەگرتیە کابرا دێتە بازاڕی پارەی سەرف ناکە فەرموو تەماشای بازارەکە ئەوە ئیشکار و بازارنە لە سبەینی هەتا ئێوارە بزانێ بای چەند فرۆشتیە وەرە بەرچ خۆم تێوشاندە بزە مای چەندی فرۆشتیە جیاوازی ئەو بازارە ئەو بازارە لە مێژە ینی کۆنە بازارە قەدیمە بەناوبانگە ئێستا لە هەموو شارەکان تکە پرسا بازاری لەنگەی هەولێرێ یەکسەر ئێرەی دێتە پێش چاو دێ ئێرە باشە لە سلێمانی لە هەڵەبجەی لە کەرکوچێ لە دۆچێ خەڵک زۆر سەردانی ئەو بازارە دەکات بازارتان چۆنە لێرە وەڵا بازار ڕۆژ دەزانێ ئەو موچە و هەڵاوە سێش فەرقێکی زۆر زۆری کردو ئەگەر بەردەوام موچە بدرێ ماگانە بازاری لەنگە باشترین بازار و چاکترین بازارە لە هەولێر جیاوازی چییە لەنگە لەگەڵ شوێنەکانەکە جیاوازیەکەی ئەوەیە خەڵکانێکی زۆری ئەوروپی بیانی عەرەب کوردی خۆمانەوە هیچ فارس تورک هەموو قەومێک لێرە دەبینی تەنانەت ئەفریقیش دەرەجەیەکە وەڵا زۆر لە نوێ باشترا جیاوازی لەنگەی چییە لەگەڵ بازارە وەڵا جیاوازەکانەوە لەنگە لەبە کرا نوێژ لەبە نەکرا بە زەنکە زۆر باشترە میلا ئەوروپا و لە کۆریا ئەوانەیە ساڵە لە لەنگە وەڵا قارم لە 2010 ناو لەنگێمە زۆر دێنێ ئارێ وەڵا بازار عیبینی وەڵا لەنگە کوردنیان عەرەب و بیان وەڵای هەردوو لێە بەس زۆری عارەب باشتر لۆمە ئارێ وەڵا عارەبەکە قەمسەڵشتی زیاتر دەکرێتن کوردەکەش باس کەمترە نمونە هەندە بازار هەیە تو دەچێن دەروانە شتێک لای من بە 5 دەکەن ئەو تۆزە بەرچاوی جامخانەبی کابرا دەرێ بەدا بە 12 زۆر کە دێشتی ناتوێ ئێرانە مەسەلەن دەرەوەڵاوم لە پرانجێک کڕیا بە 10,000 لەکنەوە بە 5 بە 6,000 ئەمە 2,000 لای نەسەر لێرە دەڕاتن ڕاستە و دوکانشمان کردێمان لەسەرە بەس وەرەکەین کەم خۆری دایم خۆربین دەسەری دەڕۆین ئەوەندەی بیانی لێرەیە ئەمە بازارمان خۆشترە لەگەوان چکە بەڕاستی ئی خۆمان تەقبلی و بازارڕی نییە و یعنی کابرا ئێستا معاشەوە تێ زۆربەی لە داتیەوە قەرت هەموو لە قەرتەکەی داتەوە بەس باقی عەرەبەکە بیانیەکانەوە عەرەبە مەسەلەن ئەوروپیە تورکە فارس سەدێتێ ئێرانە ئەوانە ئەشیا دەکڕونەکە خۆیان دەبنەوە ئەنجابان نرخێک بێ بەس ئێرە بازارێکی ملیە نووسرای ناو لەنگە فرۆشان خەڵک زۆر یعنی لە هەموو دنیا دەنجدایەوە کە خەڵکەش زۆر ڕووی تێدەکات لێرانە شتی باش تێدا کوالەتی بەزشە و هەرزانیشە لە حالێن ئێستا بازارڕەکە هەمووی بەعام کزە معاشی مانجی 10 و 11 و 12 نەدرەیە بەعام کزە کەس پارەی پێنی ئەگەر پێشی بیک و هەمووی دەداتەوە قەرزی هیچی بۆ نامێنێت و کابرا وەڵام من قەمسەڵی پیاوە دەفرۆشم هەموو یار ئەشیای لەنگەیە زۆربەی ئەشیای لەنگێ چۆن ئەگەر نوێ هەبێ لە ژوورەوە کابرا وەڵام تقریبا 3 ساڵە لە کورد کەسی ئەی چۆن عەرەب دێ ئینگلیز دێ چینیەکان دێن زۆری تێدایە بەس چینی هەژار و مامناوەند سەردانی ئەو بازارە دەکە بازاری لەنگەی و ئەشەی لەنگەی بە زۆری ساڵە لێرە دوکان چەند ساڵ دوکانم هەیە تقریبا 3 ساڵ دەبی 3 چارەوە بازار چۆنە لێرانە بەخوای ئەگەم معاش نەدرێرەوە چۆ لێی بەس ئێستاوە 2 ڕۆژە معاش درێ کچەک بازارەکە جوولەی تێکەتە بەس ئەگە معاش نەدرێ بەخوا چۆل دەبی خەرکەکە شای لەنگەی دەکڕێ نەک نوێ لە ڕووی نرخ هەرزانترە نیو قیمەتی نوێیەکەیە ئەگە بە کوالەتی بکەیت نزیکەی لە 2008 و 2009 ئەمە لەو بازارە ئیش دەکەین و ئەلحەمدولە بۆ خوای بە زیاد بێ کە خەڵکێکی باش دەمان ناسێ و شکرانی خوای دەوێت ئەو بازارە چییە لەگەڵ بازارەکانی جیاوازی ئەم بازارە بازارێکی میلیە
بازارێکی گشتیە بە هەموو کەسێک هەموو چین و توێژێک ڕووتێ دەکات بۆ نمونە مامۆستایە مهندیسە دکتۆرە کەسێکی دەوڵەمەندە کەسێکی فەقیرە هەمووی پێکەوە خڕ کردوێتەوە جیاوازەکەی ئەم بازارە لەگە بازارەکانی تر فەرقی ئەوەی هەموو چین و توێژێک ڕووی تێ دەکات بە فەقیر و بە دەوڵەمەندەوە بە هەموو جۆرە زمانەکانەوە دەتوانیت لێرە بیبینیت و ئاخاوتنی لەگەڵا بکەیت. ئەمەی بینیتان بازاری لەنگەی هەولێر بوو لە ڕۆژی هەینیان قەلەباڵغەیەکی یەکجار زۆرە خەڵکی زۆر سەردانی ئێرە دەکەن چونکە ئەم بازارە هەر لە دەرزی بگرە تا فیلت دەست دەکەوێت لەو بازارە هەیە جگە لە کورد عەرەب و ئینگلیز هەموو دێنە ئەو بازارە ئاشنای ئەو بازارە دەبن چونکە بازارێکی هەرزان و میلیە خواتان لەگەڵ.